ئێستا کاتی خواردنی نیوەڕۆیە. کاک شاهۆ پێمان دەڵێ، کاک شاهۆ بەس بۆم بژمێرە ناوەکانیان چەند بەرهەمی کوردی هەیە بۆ خواردنی نیوەڕۆ؟ چی زۆر هەیە هۆی کە ئێستا من لە فکر مابێ قەرەخەرمانە، ساوەرە، کفتەیە کە تۆ توانی بە ڕۆژ دروستی بکەی، پەڕشەیە، برنجی کوردیە، نیسکە، نۆکە، ئێتر بابەتی پاقلەمانەکان لە زربەی زۆری شتەکانی تر هەیە و زۆشتی تریژێ بەڵام ئێستا من ئەوانی لێرن ئەوانەی کە لێرن ئاخر هەنێکیان فاسۆلیە نۆکە ئاخانێکیانێ مەسەم بۆ کە تۆڵی فاسولیا بێ لەگە برنجابی خۆی باشە ترخێنەمان هەیە، دۆینەمان هەیە، پەڵپینەمان هەیە بڵێن نەواشتێکی کوردیە، تەماتەمان هەیە، باینجانمان هەیە، کوولەکەمان هەیە، بامێمان هەیە، ینی زۆشتی تر هەیە، پەرشە هەیە، تقریبان زۆر شتێ ئێستا من ناتوانم لە خیاڵمان بەس بەڵام ئەوەی کە ئێستا تۆتر تا دە ڕۆژ ئێمە دەستکەین بە خواردنی لێ ناوینەوە تام دە ڕۆژە بیرەکەین و چی تریژە بوو کۆمپانیەکەمان بەدەن حازرەکە. ئەزانی چی؟ هەدەفەکە چییە؟ ئامانجەکە چییە؟ ئەوەیە کە تۆ ئێستا بەس ئەوانەی کە ئێستا نێو ستۆدیۆ هەمانن 16 جۆری خۆراکی کوردی خۆماڵی کە دەتوانی لە نانی نیوەڕۆ بیخۆی و پەنا نەبەیتە بەر فاسۆلیای ئەرژەنتینی. خۆ تۆپی پێ نییە. مێسیە چێ مەسەلە؟ هی کوردی بخۆیت. دکتۆر دارە چۆنی؟ هەر بژی دکتۆرجان. کام دووسێ جۆرم بۆ هەڵبژێرە کە تۆ پێت وایە گرنگە باسی بکەین لە خواردنی نیوەڕۆ. وەڵام پێش هەموو شتێک ئینتیباعی ئەوم بە باشی وەرگرت کە هەموو خۆراکەکان لە ناو گۆزەی گڵینە هەڵگیراون، زۆر جودا لە قوتو و تەنەکە و پلاستیک و ئەمانە کە خۆی لە خۆیەوە مای دەستخۆشی و هاندانە. دووهەم دەستخۆش خاڵی دووەم ئەبینین ئەم هەموو سەوزە وشکەمان هەیە، باینجان و تەماتە و کوولەکە و بامیە و کە ئەمانە هەمووی شلەی زۆر خۆشی لێ دروستەکرێت بە تایبەت بە وشتیەکەی و لە بڵێن توونگەکانیشە ساوەر و بڕوێش و قەرەخەرمانی بە تایبەتی ئەمسیانە بەڕاستی یا ساوەر و قەرەخەرمان ئەمانە ئەتوانم بڵێم جودا لە برنج قەیناکە خۆماڵیش بێت، بەڵام ئەزانی قەرەخەرمانکەوە گەنمێکی سەوزە برژێنرا و دوایی دەتکرا و ئەخورێت. زۆربەی ئامۆژگاریە تەندروستیەکانی پێشەنگانی زانایانی دنیا بە ئێماڵن کە ئەبێ ڕۆژانە لانی کەم 25 بۆ 30 گرام فایبەر بخۆین، چونکە ئەوە ڕیشاڵ بخۆین بەڵێ ئەوە سوتەمەنی میکرۆبەکانی هەناومانن، یاخود ئەو باخچە میکرۆبیەیە سوودبەخش بەڵێ ئەو باخچە میکرۆبیەیە کە چەندەها گوڵ و گەڵا و هەڵاڵە و ئەمانەی تایە لە ئەنجامی ئەو خواردنی کە ئەیخۆین گەورەترین دەرمانخانەیان لە ناو گەدە و هەناومانە دروست کردووە کە تێگڕای بوارەکانی تەندروستی گیانی ئێمە بە بەرگری و بە بیرکردنەوەی مێشکیشمانەوە ئەوان دیاریەکەن. جا ئالێرە ئەوان وتوانە لە هەفتەیەکە لانی کەم ئەبێ 30 جۆر خۆراکی سەرچاوەڕووەکی بخۆیت. زۆر مایە خۆشحاڵیە کە ئێستا کاکە شاهۆ ئالێرە 16 جۆری بۆ ڕیز کردوین. باڵێ 16 چەند 16ی ترمان هەیە. مەسەرەن بۆ نمونە زۆر گرنگە بەڕاستی کەەوە ڕوو بکەینە خواردنی قەرەخەرمان. بۆ لانی کەم قەرەخەرمان بە پێی ئەوەی کە لە لیترچەرای خوێندومەتەوە بەڕاستی خۆم تەحلیلم نەکردووە بزانم نیسبەتی ڕیشاڵ چەندێکە تایە بۆ شتێک نەکەین. ئەمە ساوەرە؟ بەڵێ ئەوەش قەرەخەرمانە. ئەمەش قەرەخەرمانەکە. بەڵێ باشە ئەمە ساوەر ئەمەش قەرەخەرمان. وردە بەدەم باسکردنی سوودەکانی قەرەخەرمان دەچینە لای پورەشکری. فەرمووگە قەرەخەرمان لێ نابێ ئەوە هەر نووری عەلان قەرەخەرمان لێ ناوە پورەشکری. باڵێ دەستخۆش پورەشکری باسچین فەرموو دکتۆر دارە فەرموو. اینجا سڵاو پورەشکری خێر بێ دکتۆر. دژیت
بەڕێزی پورە شکری یە پێم بڵێ چیت بۆ ئامادەکردوین بۆ نیوەڕۆ ئەمە قەرە خەرمانە ئای ماشەڵڵا ئەمەیان قنگر بە ماسیە ئەمەیان کەنگر بە ماسیە ئەمەیان ترخێنەی خۆمانات شێشتێکی سەرەکی کوردەواری یەک لە یەک گرنگترن ئەمانە با پێ بڵێم چیتر یەک سوود بەخشتر ئەمەشیان گەرمە کوتراوە الله الله دکتۆر دارا زۆر خۆش و کاتی سەرمایە کاتی سەرمایە زۆر تایبەت ئەم چێشتە چیتر ئەمەشیان پەڵپینەیە لە هاوین و زستانە هەمانە لە زستانە تۆزێک کەمە بێتەوە بە بۆنەی سەرماوە بۆ هاوین هەر زۆر خۆشە تەمان ئەزانن ئەم کەوتچکە مڵاک بۆچی حازر کراوە ئەمەشیان بۆ لە دەستمایە دۆینەیە ئەمەش لە دۆ دروست کراوە لە دۆ و گەنم هەموو شتەکانم پێک هاتۆ لە گەنم و لەم بابەتانە من بابەتی گۆشتم هەڵ نەبژاردووە دەستت خۆش گۆشتیشمان کوڵان و بهێنین دەست خۆش دکتۆر دارا بەدڵێتی فەرمی بۆ دکتۆر چێشتێکەکەم و تێستیکەم بەزەکەم نەختێ لە قەرە خەرمانەکە و بەسەر چاو یەک پارچە لەو کنگرەی بکەیتە سەر زۆر مەمنونە کە دەچیتە بازار تۆ پارەت پێ باشە دەچی بۆی شتێک بکڕی لەوێ زەحمەت بکێشە بە پیاوی سوپەرمارکێتەکە و مارکێتەکە و دوکانەکە بڵێ بێ زەحمەت فاسۆڵای ئەرجەنتینیم بۆ مەهێنا فاسۆڵای کوردیم دەوێ بڵێ بێ زەحمەت بۆ نمونە ساوەرەکە با کوردی بێ نۆکەکەمان بە فڵانە وڵاتەی دەور بەرنەوێ باهی کوردی بێ چەند جارێک ئەمە بکە دوایی خۆی دەیهێنە ئەمە دەری دەخاکە تۆی هاو نیشتیمانی تۆی تاک داوای شتێک دەکەی کە ئەو نیەتی دەبێت دوای ئەوە بڕوا بیدۆزێتەوە و بیهێنێت ئەمە کەمترین و ئاسانترین ئەرکە کە لەسەر شانی تۆیە ئەم هەموو خۆراکە ئەو شانزە خۆراکەی باسی کرد ئەم شانزە جۆرە لەگەڵ ئەمانەی کە ئێستا پورە شکری ئامادەی کردوون فول کوردین 100% ئای دەست خۆش زەحمەت نەبێ شکوری خان ئەو شلانە چی و چین ئەوە شلەی قەیسی ئەمەشیان بامەیە بامی وشک بامی وشی خۆماڵی بەڵێ بامی بەڵێ قەیسەکەش خۆماڵیە قەیسەکەش هەر خۆماڵی الله ئافرین ئەوە شلەکانیشمان خۆماڵیە با من ئەمە تام بکەم بێەوە ناخۆش زەماتی شەقراوێ بمبورن ئەها کنگرەکە بەچی سوور کرد وەڵا بەتامە وەڵا دەست خۆش کنگرەکەش بە هێلکەی کوردی تەنها هێلکەی کوردی و تۆزێ ئاردی گەنمم تێ کردووە و تۆزێ خوێ بۆ تامی ئاردەکە بە ڕۆنی خۆمانە سوورە کردوێتەوە هیچتان نەخوارد بەڵێ کەنگر بە ماسیەکە بخۆن زۆر خۆشە بەڵێ دەست خۆش ئافرێتان بێ نوۆشی گیانتان بێ و جا دکتۆر سوودەکانی کنگر باز ناکرێت ئەرێ دۆ هەمانە خۆماڵی ئەمانە هەمووی دۆی خۆماڵی دۆمان لایە ماستاومان لایە یەک دەخە با دۆ یەکتان بکەین چووکەکان ماستاوە ئەمانە ماستاوە بەڵێ گەورەکانیش دۆیە ماستاوە کە تام دۆی دەکەین سادەشمان هەیە و دۆی بەگوڵ و قەزوانیش دکتۆر دارە دەست خۆش بێ سپاس دەکەم بێ ئەوە ناخۆش باتامێکی ئەوەش بکەین و تاو وەڵای تامی کوردیە دکتۆریان یان ئەمەش کنگرەکەمانە کە هەڵێگرین لە بەهارە ئەمە خواردنێکی بەهاریە ئێمە هەڵمانگرتە لەم جەمیدا هەڵێگرین هیچی بەسەر ناتوە هیچی بەسەر ناتۆ ئەو کنگرەیە کە تۆی خۆی ئەمەش گۆزروانە ئەمەش هەر گیایەکی بەهاریە و بڵین هەڵێگرین تا ئیستا و ئیستا لە شاخڕن دکتۆر کە تالبی بێت ئیستا بەکارهێنی ئێمە بۆمان هەڵگرتوون ئافرین بۆ خۆت و بۆ خەجێ خانم ئافرین بڕۆی لای مام حاجی زانین مام حاجی ئێستا ناینی وەڕۆمان خوارد و ئەها بەرەبەری ئێوارێ و ئیتر کاتی ئەوێ شتێک بخۆین کە تێرمان شتێک کە تۆزێ ڕامانگرێ بەخێر بێن سەرچاوم زۆر سپاس دەکەم سەلامەتی ئەوە شتەشتان دێنێ ئینشاءالله ئەوە لەبەرەوەی مەخۆ کارگەی مام حاجی لە شەخڵاوە بەرهەمی لەبی سروشتی بیت و تەندروستی بێتن بەڵێ ئەوە
حەزەکەم ئەوهات بەڵێ ئەو ببوورە. بەڵێ ئەوە ئاوی نیشتەتارە نزیکەی تقریبان ئەوە داهێنانەکە خۆم ئەوە ئاوی ئاوی کوردیە بەرێ ئاوی نیشتەتاڵە بەرێ ئەوە داهێنانەکە خۆم تقریبان ماوەی 5-6 سال لەسەر ئیشەکەم ئەوە جا کە تەجروبەم کرد لەسەر 1 کیلۆ یعنی تەجروبە ئەنواع تەجروبەم کرد لێ ئەوە نەبووم یعنی هیلاک نەبووم دوای مەسەڵەن بۆ خۆم و خێزانم و دوای خانەوادەکە و دوای خەڵک هەرچی هاتو بە دوای دەهاتەوە ئەوە بوو وای تەشجیع کردم کە ینی احتیمام بە وەزعەکەی بدەم دوای پێشاوتم ینی سەربەخۆی شەکەی نەکەین چی بکەین باشە ئەستام نمونەیەکم نات بۆ تاقیگەی بریتانیا لەوێنەتی زەکە هاتەوە هیچ مشکلەیەکی نەبوو طبعاً ئەوەش کە دروستەکەی بەبێ مواد حافیزەیە بەبێ خۆی لە خۆی مواد حافیزەی خۆی لە خۆدەیە مادەی مرتاحی لەگەردەیە ئەوە ئێستا کە دوای یعنی لە بۆ مادە پارێزەرەکە بە شێکی سروشێنێ خۆیدا لە نێو خۆیدا هەیە بەبێ قشتن بەرهەمی کوردی بەرێ چونکە ئێستا تقریبا ینی ئەوم دانا تاریخەکەم لەسەر نووسی بۆ ماوەی 3 سال دیتم تام و ڕنگ و ئەوەی وەکو خۆی بوو هیچ نەگۆڕا لە دەرە بەڵێ 2 سال 3 سال لە بۆی بزانین کەمیەکی زۆر بەرهەم بێنین ئینشاءالله ینی بەتەمایە نیازی ئەومانەیە بەرەو دەرەوەی وڵاتیش بنێرین وەلا عینی کاتیژان بەرێ 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 ئاوا بەرێ دەینێرین بۆ دەرەوەی وڵات بەرێ چونکە لەبەرەوەی ئێستا هەر قسە نییە لەبەرەوەی تەقیماوێک پێش ئێستا ینی ئەوەی کە لە جەماعەتی مختبەری هاتن بۆ شەقلاوە سەردانیان کردن جەماعەتێکی لوزنەچێوانی بەریتانی هاتن لقایان دەکردین ئێستا بردیتیان لە مختبەری دووبارە فەحسی خۆیانەکەنەوە ئینشاءالله دەبێتێ بەرهەمێکی باش بۆ کوردستان بەڵێ بەرێ ئەوەشیان هەیە بەڵێ ئەوەش بەڵێ دکتۆرگیان فەرمو ئەوێ بەرێ مام حاجی وەرە ئێرە بە بەرێ ببوورە ئەوەشیان هەر بەرهەمی بنیشتەتارەکەیە بە شێوەی ئەگەر تەبیعی بیتن ڕەنجی ئاوایە سپینێت چونکە نمادەی مۆی تێدیان نمادەوەتە یعنی خۆی لە خۆدا شتێکی زۆر باشەوەش بەرهەمی لە بازار و ئێستا لە هەموو وڵەکانی کوردستانماندانەوە و زۆر شتێکی باش و سەرکەوتووە ئینشاءالله دەست خۆش بەرێ بینە ئەوانی کە لە دوای بنیشتەتاڵەکە بەرهەمی خۆمان ئەوە خۆم سەرباری ئەوەشتای هەنجش بەخێوەکەم بە حکمی ئەوەی مەسەن لە شوێنی لە عادسی و مەران و هەنگەکانێکم لێە چوم ئەو فەرەحانە لێوێ بوون باخسە سێویان زۆرە ئێستا پرسیان بکەن چی لێ بکەن منیش لە بەرەوەی معلوماتێکی کۆ باشم کۆ کردەوە دوای دەستمان کرد طبعا لە ڕێگەی ئەوەمان فەحسمان کردو ئەوە بەبێ دووبارە بەبێ مواد حافیزەیە سرکەی سێوە بەس نابی چۆنێتی بەکارهێنانی نابی ئەوهابی خۆی دەبی یەک قەپاغلەوەی لەگە پەردەغا ئاوەچی دوای خواردن بۆ زعیفی خەڵک ئیسفادەی زۆر لێ کردووە فایدەکانی ئەوەندە زۆرن ئەوە کاتمان نییە کە باسیکەین بەڕاستی دەست خۆش ئەرێوەڵە ڕوونە اینجا یەشتی دیکەتان پێ بڵێم ئەو مام حاجێ دەست ڕەنگینە مێشک ڕەنگینە کە ئەو بەرهەمە کوردەواریە جوانانەی دروست کردووە بەشێکی زۆریشیان لە داهێنانی خۆیەتی دەزانن چێە سڕەڕای ئەو خزمەتە جوانەی بە بەرهەمی خۆماڵی دەیکات باوکی شەهیدی ئاڵایە ئەو شەهیدەی کە دەستان خۆش ئەو خۆشەویستەمان ئەو خۆشەویستەمان کە لە کاتی هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستاندا شەهید بوو مام حاجی زۆر سپاس بۆ هەموو شتێک سپاس دەکەین زۆر سپاس دەکەم دەست خۆش بێت زۆر سپاس بۆ هەموو خزمەتە جوانانە زۆر سپاس دەست خۆش ئێستا دکتۆر دارە سپۆڕێکی خۆراکیشمان هەیە دکتۆر زانە ویستمان ڕای ئەویش وەرگرین لەسەر لە ڕووی زانستی خۆراکە وەکو نیوتریشنیست وەکو پسپۆڕێکی خۆراکناسی ڕای چییە لەسەر خۆراکی خۆماڵی بە بەراورد بە خۆراکی دەرەوە ئامادەن بۆی دکتۆر زاناش ببینین چەند کەس ئامادەیە دەست خۆش با دکتۆر زاناش ببینین